مستەفا پیاوێکی بە ساڵاتی و شاری سلێمانیە کە ڕۆژانە بە فرۆشتنی تووتنەوە بژێوی ژیانی خۆی و خێزانەکەی دابین دەکات. ئەو لە ئێستادا کرێچیە و خاوەنی سێ منداڵە کە هەمویان خوێندکارن. سێتە لە بەم هەرسێکیشی کچە کوڕ نین، هەرسێکی کچە. شەشی پیداییم هەیە، دوی متەوەستەکە پێڵێن 8 دەم هەیە. ئەوە هەموویان حساب کە بزانم چیانە بێت. ئەوە ناکرێت هەمووی بە یەک ڕۆژ بخوێن. ڕوا پێ بکە چوون بۆ لای مامۆستاکە وتم مامۆستا زروفەکە زانی چۆنە پێویست ناکات. ئەو جارێک کە داوایەکەن دانەی بە 25,000 ئەبێت سییانیان بۆ بکڕم 75,000 باش 75,000 بە یەک ڕۆژەکرێت سەر هەر هەفتە بە یەکێک بکڕم نابێت. بەپێی ئاماری وەزارەتی پلاندانانی عێراق ڕێژەی هەژاری و بێکاری بە ڕێژەیەکی بەرچەو لەم ساڵانەی دواییدا بەرزبوونەوەی بەخۆوە بینیوە. فرۆشیارێکی شاری سلێمانی باز لەوە دەکات وەختێک کڕیار سەردانیان دەکەن کام کاڵا هەرزانتر بێت ئەویان هەڵدەگرن. وەڵا ئەو ڕێژەیە زیادی کردووە بە بۆنەی ئەوەی کە معاش نادرێت بێ بازاری زیادی کردووە. ئێستا حالیان بازار زۆر کزە بۆی ئەوەی معاشەوە نییە. وەڵا زۆر فەرقی کردووە. ئێستا من خۆم لێرە یاری مناڵە نەفرۆشم کاتێک کەسێک گێت دیاری بۆ مناڵەکەی کڕێت کامی هەرزانترینە ئەیکڕێت ئەمەش بۆی بۆچی پارەی پێ نییە. ئەگەر معاش بدرێت بازارش باشتر ئەبێت کڕێنی باشتر ئەبێت. ڕۆژنامەنووسێکیش پێی وایە جەنگ هۆکاری سەرەکیە بۆ بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری و بێکاری. ڕۆژێک لە ڕۆژان ینی بڵین ساڵێک نەبووە بڵین ئەم وڵاتە ئەسوودێ بەخۆی ببینێت کە تۆ کە وڵاتش کەرفەڕی تابووە پێشبینی هەموو شتێ بکە پێشبینی برسێتی بێکاری فەسادی ئیداری فەسادی کۆمەڵایەتی نەبوونی خۆشەویستی لە نێوان تاکەکانی کۆمەلگایە ڕێزگرتن لە هەموو بەهاکانی ژیان نەبوونی نرخێک قیمێک بۆ بەجیهێنانی مرۆڤێک. دوای جەنگی داعش و نزمبوونەوەی نرخی نەوت لە بازاڕە جیهانیەکان و کێشەی بودجە و سەرفکردنی موچە لە نێوان هەولێر و بەغداد هاوڵاتیان لە ڕووی داراییەوە ڕوبەڕووی زیانی گەورە بوونەوە. شارەزایان پێیان وایە هێشتا کاریگەری هەژاری بەسەر دانیشتوانەکەیەوە ماوە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.